ئازیزان و خۆشەویستان لەم بەشە لە بەرنامە هاوڕێ ساڵای سەرداری دەبیری کۆمیتەی کوردستانی حیزبی حکومەتیستمان لەگەڵا وتوێژەکەین سەبارەت بە بۆچوون و مۆزوعگیری هێندە لە ئەحزابی کورد و ناسیۆنالیستی سەبارەت بە هاودەردی و هاوخەمیەکە لەگەڵ جمهوری ئیسلامی بە مناسبەتای جۆراوجۆر و مشەخەسەنە مەوردە لە ڕابطە لەگەڵ ئینفجاری شاری کرمان. پێشەوەی پرسیارەکانم ئاراسە بکەم، هاوڕێ ساڵای سەرداریەکە دەنگی بنەبیسی زۆر خۆشاتی بۆم بەشە لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەردۆ. بەڵێ زۆر سپاس لە خزمەتتانە. سپاس بۆ تۆش. هاوڕێ ساڵار وەکو ئاگاداریت بەدوای ئەنجامدانی ڕووداوی دڵتەزێنی ترۆریستی لە شاری کرمان کە بوو بە هۆی کوشتنی دەران کوشتە و سەدان زەخمی، لەم رابطەیە ئەحزاب و جەرێناتی مختلف عەکسولعەمەلیان نیشان داوە و سەبارەت بە بۆچوون و نگەرشی ئەم ئەحزابە لەگەڵ هاودەردیەکە بە جۆرێک لەگەڵ جمهوری ئیسلامیەکەن. ئەگەر بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی پەردۆ تەوزیحێکی زیاتر بدەی مەمنونە بم کە ئێستا نەزەرەکانیان لە چ چوارچێوەیەکە بووە و بۆچی. بەڵێ سڵاوم هەیە بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی پەرتۆ. لە جواب ئەم سوعالا وازانم ئەم مناسباتەوە ئەحزابی ناسیۆنالیستی کورد چه بەشێکیان لە ئێران و لە عێراق لە کوردستان عێراقا شناختە شدە شتێک نییە مەسەڵەن هەر متفاقە لە ئەم مەسەلەی کرمانە کەوتبێ. بمناسبت گەل مختلف من دوایی تەوزیحاتێک دەم لەم بارەوە، بەڵام تاوە نازەیەوە هەڵەگرێتوە بەم موردە مشەخەسە مەسەڵەن کەجەکە ئەوەی ئەقمار پێکاکە هەموویان تایە جەمن ئطلاعەیەکی داوە و لە ئاخرە بە جمهوری ئیسلامی بەناو ئیدارەی ئێران، ئیدارەی ئێران چۆن مەسەڵێژن ئیدارەی بایدن ئیدارەی فلان شەرمگینانە جورئەتی نەکردووە باز جمهوری ئیسلامی بکە و توێسی ئیرادەی بە ئیدارەی ئێرانیش ئێمە تەسلیە دێژین غەیرەس خەڵکەکەی بە سێ چوار زوان تەرجمە کراوە زۆر بلاخەرە دەرهاتووە کە ئەمەی تایە. بۆیە مەسەڵەن ئەوە هابووەوە بە جمهوری ئیسلامی لە موردە مشەخەسەوە تەسلیەتیان وتوە جمهوریە ئیسلامیە کە بانی هەموو ترۆرەکان تقریبا لە خاوەرمیانە جمهوری ئیسلامیە. ئەگەر یەک کشوەر لەم دنیا بێ لە هەرچە کەسە تۆریستتر بێ جمهوری ئیسلامیە. خۆ ئەوە مەسەڵەن وەها نییە لە زیندانەکانە فقط خەڵکی کوشتوێ لە خیابانە خەڵکی کوشتوێ لە ئەقسانوقات دنیا جمهوری ئیسلامی ئەم کارەی کردووە و نمونەگەل زۆرە هەز لە مورد غوڵام کەشاوەرز، فەریدون فەرغزاد، عەبدوڕەحمان قاسملو، سادق شەرەفکەندی، چوزانم سەدان نمونە هەیە کە ئەم جمهوری ئیسلامیە بانی تۆریست و پەروەردەی کردوانە بۆیە جێی تۆریست و غیر تۆریست لەم ئیطلاعیەی کەجەکە هین بووە عەوەز بووە یا لە حکوومەتی کوردستانی عێراق یا ئەو دوو حیزبە دەسەڵات و بەعزێتر لە حیزبەکان کە ئیشارەیان پێیەکەم هەر مەسەڵەن نەوشیروان ببەخشن نەچیروان بارزانی سێ چوار شەو لەمە بەر لە تەلەڤیزیۆنەکانی گشت کوردستان عێراق نیشاندا هەڵساوە چووە بۆ لای سەفیر جمهوری ئیسلامی لە هەورێ و بە ئابوتابێک و مەراتب تەسلیەتی بە بۆنەی قاسم سڵێمانیۆ نە بە بۆنەی خەڵکی کرمانۆ. مەسەڵەن قاسم سڵێمانیە کە هەچێک کەسە ئەیناسێ و چه زەرجیدا بە خەڵک چه خەڵکی کوشت چه ماوێنەرێکی بەسەر خەڵکە هاورد واقعا نمونەیە لە تروریستێکی بە دەسەڵات لە منتەقەی خاوەرمیانە ئەو کابرا بوو کە کوژیا دوایی خۆی بلەخەرە لە بۆسلەی ئەمریکا کوژرا. هەڵەسەیە چێ بۆ ئەوێ و ئاوا تعریف و تەمجید لەوەکەن یا بەعزێ لە مەسەڵەن ئەندامی دەفتەر سیاسی یەکێتی نیشتمانی ئەو وەختەوە قاسم سڵێمانی مرد ئەیوت کاش ناو کووردا چوار پیاو ئاوا بواە کوردە مەوەڵی نەبوو حەسێوکە عوزوی دەفتەر سیاسی ئەو حیزبە چیەژێ یا مەسەڵەن نیروە ئیسلامیەکان کۆمەڵی ئیسلامی یەکگرتووی ئیسلامی بزوتنەوەی ئیسلامیمانە خۆ نۆکەری دەرەجە یەکی جمهوری ئیسلامی و زۆر تەبیعیە مەسەڵەن کارە بکەن یا بە بۆنەی مەسەڵەن ساڵگەردی انقلابی 57 کە جمهوری ئیسلامی بە دەسەڵات گەیشت
ئەمانە ئەنوا وەقسان مەراسمیاندانە لە سلێمانیە ساڵانە مراسمەدان و مەسئولینی یەکێتی و ڕاهبەران ئەحزاب ئەچن و گشتیان ئەشنە خزمەت سەفیر جمهوری ئیسلامی لە هەولێر و سلێمانی و مراتب تەسلیەتیان بۆ ئەم گەورە تەرۆریستە ئەعلامەکەن مەسەڵان یا چوان ئەنوا وەقسام کەسە من لازم ناکە لێر ناویان بم ئەمە سابقەیەکەوە بە توول 30 ساڵ ڕابردووە هەیە کە ئەم کارانەیان کردووەوە ئەتوانین دواییش مفەسەڵ تۆزیحاتی زۆرتر بم لەسەری نمونونەکانیشی باس بکەم. زۆر سپاس بۆ تۆزیحەکانت. هەوڕێ ساڵە ئەلان تۆ ئیشارەت کرد بە حکوومەتی هەرێم و نەچیروان بارزانانی ومانە ئەوە بەرحاڵەوان خوان وەک دەوڵەتێکی مستەقل یا وەک جۆغرافیایەکی مستەقل خەڵکەکەشی زۆر بە باشی ئەزانن کە پەروەندەی زیاتر لە 200 نەفەر کوشتە لە کوردستانی عێراق لەژێر حاکمیەتی ئێمانە تەوەسوتی جمهوری ئیسلامی خەڵکی ئەم دوو جۆغرافیای کوردستانی ئێران و عێراق ئاگادارن. لەم رابطەدا بەرخوردی ئەحزاب لە رابطە بە جمهوری ئیسلامی ئایا ئەم مەوردە مەسەلەی ترۆری ئەم ئیتفاقی ترۆریستی کە لە کرمانە بە بۆنەی ساڵگەردی قاسم سولەیمانی و ڕوویدا ئایا ئەم مەوردە بووە یا ئەم ئەحزابە پایان لەم سنەتە دواکەوت و ئێرتجاعی و بێڕەبتی و نزیکی بە خەڵکی ئەو کۆمەلگا بە مناسبەتای جۆراوجۆر هەموو ئەم ئەحزابە زیاتر لە دووجین ئەحزابی کوردی ناسیۆنالیستی لە هەردوو جۆغرافیاکە هەن و هەر کامێکیان بە مناسبەتای ئەم هاودەردی و خەمیەی خۆیان نیشانەدەن. پرسیارەکەم نەمە وایە ئەمەم یەک مەورد بووە ئاوا بە ئابوتاب و کەجەکە ئەم مەسەلات پەیامەدات؟ نەخێر بە خدمەتی مناسباتی ئەم حیزبانە و هاتنە سەرکاری جمهوری ئیسلامی بە فاکت و بە نمونە کە هەموو کەس ئاگادارە توانێت وێرە مەسەڵەن با لە مورد پێکاکاوە شتۆکەین ساڵ حەفتا و نازان چنێ بوو 92 وەختە ئوجالان گیرا 92 میلادی مەرزورمە ئەوڵان خەڵکێ زۆر ئاعترازیان کرد ئێمەش کۆمونیستەکان ئاعترازمان کرد تەوتەیەکیان عەلەیهی کرد و دەستگیر کرا کە بەنظر من ناحەق بوو ئیسەش هەر خوازیاری ئازادی عەبدوڵڵا ئوجالانی خەڵکی شاری سنە و گەنجەکان لە شار سنە لەو وەختا هاتنە خیابان ئاعترازیان کرد دەستیان کرد بە تەزاوراوت و شعاردان کە ئەبێ ئۆجاڵان ئازاد بێ ئێوارەکەی لە تلویزیۆن پێکاکاوە ڕسمەن پێکاکا ئیطلاعیەیدا وتی ئەوانە عوامڵی ئەیادی و عوامڵ و ئەیادی ئیمپریالیزمن و ئرتجاعن و لە ئێمە نین یعنی ئەوان بۆ ئازادکردن ئوجاڵان و ئەتراز بە ئەم تەوتەوە عەلەیهی کرابوو هاتوونە خیابان و ئەتراز و شعاریانەدا و ئەمان ئاوا جواب ئەو ئێقدامە ئینقلابیان داوە یا مەسەڵەن تماشاکەی کەسێک وەکو نەهرۆی کەس نەزانی کابرایەکی سەرمایەداری چوزانم ئیستسمارگەر کابرایەکی مرتەجعی کە ئەوە فاکتە ئەوە هەمووی هەچە کەسە زانێ هەم جاسووسی CIA ئەمریکا بوو و هەم جاسووس بەعس بوو ئەو وەختە لە کرمچنا و خۆی و باوکیوچی لە خزمەت سەدام و عێزت دووریا بوون کە عێزت دووری بە قەول خۆیان دەروێشیان بووە نۆکەریان کردووە یا مەسەڵەن کەسێکی ئاوا یەژێ لە انتخاباتی ڕیاست جمهوریە ڕێبن بە ڕئیسی ئەچن بۆ کەسێکی ئاوا بە مناسبەتەوە کە باوکی مردووە و ئەم بۆ بەجێنشینی بۆ ئیدامەی ئەو جەنایەت و ئیستسمار و چوزانم هین چەسانەوەی خەڵکە و تەحمیقی خەڵک ئەچن تەبریکی پێژن هەر پێکاکە یا کەسی ڕەهبەرەکان هاتووە یەژێ محەممەد زەمان مەدینە لەگەڵ محەممەد زەمان هینا فەرقیان بوو بەیەکۆ مەکە و لە مەدینە دوو جیاوازیان بوو مەرزوون وەسە گەرێکیانە یا هەر مناسبەتێکی مەسەبی تێتە بەرۆ لە هەر نەوعێکی شیعە عەلەوی سونی نازانم چی ئەمان کمیتەیەکیان بۆ دروست کردووە بۆ فقط تەسلیەت بێژن و تەبریک بێژن بۆ ئەوە لە ئەو چوارچێوەی حەماقەت و تەحمیق و خورافاتە خەریک ئەم نەوعەلەکارن یا مەسەڵ تماشاکەی ساڵڕۆژی ئەوەی وا حسەینی کوڕی عەلی عاشورا بەڵێ لە کەربەلا چوو لەسەر قودرە لەگەڵ شمر و جەماعەت مەعاویە ئەوانە کردیان بە شەڕ و ئەوانەوە کوژرا ئەمانە ئیطلاعیەکیاندا وتیان ئەو سەرداری ئازادەگانە
وتشبيهیان کرد بە اعتراضات و مبارزاتی وا خەڵکی کوردستانی ئێران لە ساڵی ڕابردووە بەرامبەر بە جمهوری ئیسلامی کردیان وتیان ئەویش وەکو ئێمەوە بووە ئێمە بۆ ئازادی ئەویش بۆ ئازادی یعنی ئەو نمونەی ئەو مبارز بوون و ئەوانە بوو مستەفا هیجری پەیامیدا مستەفا هیجیش پەیامیدا یا مەسەڵەن بەرحەمە زۆر نمونە حتا حەسکەی زۆرە لە مورد پێکاکاوە بچینە سەر ئەو حزبەکانتر ئەوانەی ئیسلامیەکان زۆر تەبیعیە جمهوری ئیسلامی نان و پوڵ و امکاناتی داوە پێیان هەر بۆیە بە بودجەی جمهوری ئیسلامی لە پێرارەکە بە مناسبەت ساڵگەردی بە قودرەتگەیاندی جمهوری ئیسلامی نازانم 900 ئەوە کچ و ژنیان لیباس یەکڕەنگ لە هەڵەبجا کردیانە بەریان و ئاوەها تەبلیغیان کرد بۆ جمهوری ئیسلامی یا هیچ وەخت نەبووە هیچ مناسبەتێ ساڵگەرد نەبووە کە ئەمانە نەچن بۆ خزمەت جمهوری ئیسلامی ئەتەوە نازێوا بۆ یەکەتی و پارتیش هەڵەگەڕێتەوە هەروایە عەرزم کردی کەسێکی وەکو نەچیروان بارزانی کە سەرۆکی هەرێمی کوردستانە هەڵەسێ ئەچێ بۆ ئین ئەمە بەنەزەر من زۆر ڕەوشن بەرامبەرکێ لەگەڵ جمهوری لەگەڵ خەڵکێکە وا معترزن بە تایبەت لە شارایەتێکی سیاسی وەکو ساڵی ڕابردووە کە ئەو هەموو خەڵکە لە مبارزە بوون لە ئەترازا بوون لە خیابانە بوون 500 نەفریان لێ کوژیا 20,000 خستە زیدان ئەم کابرا و جەماعەتەکەی هەڵەسن ئەچن بۆ خزمەت سەفیر جمهوری ئیسلامی بۆ ئەوە چوزانم نۆکەرمەنشی خۆیان فقط بە جمهوری ئیسلامی کرد یا لە سلێمانیا ئەو مەراسمانە بەرگوزارە بێ ببوون قاسم سلێمانیە وا کوژیاوە یا کۆنگرەی ئیمام خومەینیان لە کەرکووکادانا زۆر سەیرە لەم دنیا یا ئاوا ئەوە لە نزیکی جمهوری ئیسلامین و ئەپەڕێنە لە جمهوری ئیسلامی دروست بەرعەکسەکەی 100 بەرابەر مخالفن لەگەڵ ئۆپۆزیسیۆن جمهوری ئیسلامیەوە لە کوردستان عێراقایە و عەلە ئەمری جمهوری ئیسلامین هەر بۆیە لە ساڵی ڕابردووە فشارەکان جمهوری ئیسلامی و حکوومەتی عێراق بە هاوکاری حکوومەتی هەرێمی کوردستان و ئەو دوو حزبە بۆ باعث ئەوە کە ئەو مەقەڕات و ئوردوگا و چزانم ئەوانەی ئەحزاب و سیاسی کوردستان و لە کوردستان دوای 30 ساڵ دوای 30 و چەند ساڵ هەڵیان پێچان و تحت فشارن زۆرێک کەس لە کوردستان عێراق ترۆر بوون هەر لەم 3-4 مانگ ڕابردووە 10-15 نەفەر لە ئەندامانی حزبی دموکرات و کەسانی مبارز و سیاسی وە سەر بە هیچ حزبێکیش نەبوون بەڵام مخالف جمهوری ئیسلامی کوژراون بە ئاشکرا پەروەندەی هەموو ئەمانە هەر لە دادگاکانە خۆڵە خۆن وەکو ڕۆژ هەچێ کە سازانەیە کێ قاتڵە کێ دەستوریدا کێ ئیجرای کرد بەڵام وەکو بەرزیبانان ئەڕۆنۆ ئیمکاناتیان بۆ فراهەمەکەن هەرەوشەوە ڕەدیانەکەن لەو دی و مەرزۆ ئەنکەوە بەو دیە گەرەکمە ئەوە بێژم ئەم حیزبانە کولەن لە ڕابطەگەڵ جمهوری ئیسلامی وابوون و هەرچێ جمهوری ئیسلامی و توێسی قبولیان کردووە هەر بۆیە ئەویش بە مەیل خۆی هەرچێک مەیلی بێ پیان تەحمیڵەکە دوو مقاومەت نازانم دوو وتن بە جمهوری ئیسلامی پێشنی ئێمە کارواناکەن بێژ ئێمە لەگە حیزبەکانە وانین من نازانم نایم بۆ خزمەت سەفیر ناچم مراسم دارم بە بۆنەی ترۆریستێکی قاتڵی فرێ لە خەڵکی کورد وەکو قاسم سلێمانی یانێ کوردستان عێراق جەولانگای باندها و شەبەکەهای ترۆریستی و جاسوسی جمهوری ئیسلامی بووە لە چەند ساڵی ڕابردووە ئەمە ئیدعای من و تۆی کۆمۆنیست نییە ئەمە هەرچێ کەسە ئەزانێ فاکتەکانی هەست ئەنوا و ئەقسام مەسەڵەن میدیا و ڕۆزنامە و شخصیت لە موردی نووسیان زۆر سپاس هاوڕێ ساڵی سەرداری 4 دقە زیاتر وەختمان نەماوە پرسیارێکماوە هیوادارم لەو 4 دقە بتوانانی جوابی بدەیتەوە باتەوەزێ بەم سیاسەتانەی کە ئەمە حزابانە ئەزدەم هەموویان ناسیۆنالیزمی کورد و دواکەوتو ئێران و عێراقەکەی هەر کامێکیان بە هەر مناسبەتێ پایان لەم لە جەنەی ئیسلام و جمهوری ئیسلامیانە هەر کامێکیان بە تاریخ و سەعات و ڕۆژ و سیاست و مۆزەعیان نەتوانین دانەدانە بەڕەسی بکەین خەڵکی هەردوو وڵاتەکە چ کوردستانی ئێران چ کوردستانی عێراق ئەزانن ئەم سیاسەتە دژی ئینسانیانە لەلایەن ئەم ئەحزابانەوە بەڕێدەچێت پرسیارەکەی منەوەدا خەڵکێ کە هیچ ڕەبتی بەم ئەحزابانە نییە و ئەم ڕەفتاری ئەم ئەحزابانە دژی ئەم خەڵکەدا چۆن دەبێ بەرخوردکەن بە سیاسەتی
ئەم ئەحزابانەیەکە ئەلان لە مەیدانان و تەئسیری ئەم بەرخوردی ئەحزابانە لەسەر مبارزاتی خەڵک چییە؟ ئایا تاسیری منفی دادەنێ؟ ئایا باعثی کەمڕەوتی و جددیبوونەکەیە بێت یان نا؟ خۆ زۆر تەبیعیە بە نظر من تەئسیری منفیدانێ و دایشی ناوە بە تایبەت ئەم حزبانە ئیمکانەتێکیان هەز میدیایان هەیە کەس و کادر و لە هەردوو تەرەفەکە هەستیان مۆبەلەغیان هەیە ئاشنان بۆیە من وازانم تەسیر منفی هەیە لەلایەک و لایەکترەوە بە نظر من خەڵکی کوردستانی ئێران و عێراق ئەم مناسباتە زۆر بە ڕۆشنی ئەزانن کە مەسەڵەن خۆ بەرچاو خەڵکی کوردستانی ئێران و عێراق و هێزی سپای پازایان هات چوو مەسەڵەن بۆ سەر کۆیە 20 ساڵ لەمەوبەر خۆ بە بەرچاو خەڵکی کوردستان عێراق و ئەو کەسانە ترۆر کراون 200 ئەو نەکەس خۆ بەرچاو خەڵکی کوردستانی عێراق و بە درۆن و بە پەهباد و چیچی ئەدەن لە ئوردوگای ئەم حیزب و ئەو حیزب تۆڕە جاسوسیەکانیان شەبەکایی ترۆریان ئەگەڕێ و ئاشکرایە و فلانەکە و فیسارەکە بۆیە من وازانم ئەمە تەئسیرات منفی هەیە بەڵام خۆ نابێ خەڵکی ئازادی خواز لەمدی و لەودی و ئەو سنوورانە تەسلیم ئەم وەزعە بن و دەنگیشە هەڵبڕیوە بەڵام بەنظرم ئەو دەنگە کافی نییە دەبێ خەڵکی کوردستان ئەوەن لە عێراقا مرەتەب هانە خیابانە و اعترازەکەن لەسەر موچە و لەسەر ناحەقی و لەسەر ئەوە ڕۆژ نییە دەیان کەس و چودام سەدان کەس نێن و لەو تریبونانە اعتراز نەکەن بەو حکوومەتەکە ئاوەزئە و بەشێک کەمی لە وەزعەکەی ڕابطە لەگەڵ جمهوری ئیسلامیایە لە مورد حقوقۆ لە مورد بێکاریوە لە مورد گرانی و فەقیر لە مورد اختلاس و دزیۆ وا لە کوردستان عێراق و ناحکوومەتەکە هەست ئەمە بەشێکیشی لە کوردستان عێراقا ئەم خەڵکە سابقەی ئەتراز و مبارزە وانیان هەیە من وازانم خەڵکی کرێکار و زەحمەت کێش ئازادی خوازان دەبێت زۆر بەوردی ئەم وەزعە تاقیب بکەن زۆر بزانن ئەم حیزبانە هەر کامی چیەکە مناسباتی لەگەڵ ئەم دەوڵەت ئەو دەوڵەت چۆنە چێتە بەرۆ بۆچی منفعەتی خەڵکی کوردستانی عێراق و ئێران دەبێ بێتە منافع فلانە حیزب و بێتە قوربانی فلانە حیزب و فیسارە حیزب یا فلانە مەسئول و فیسارە مەسئول دەبێ فشار بێنن هیچ ڕێگەیەک نییە من وازان بە دەرەجاتێک خەڵک ئاگاهیان هەیە ئەزانن ئەمانە ناسن و لێ وازانم وردبینیە زیاتری گەرەکە دقەتێکی زیاتری گەرە گوێمان بەو بەشە لە ناسیۆنالیستەکان کە بوون بە کاواسول بەرهۆردوو بۆ ئەمانە و ئەم کارانەی حکوومەتی هەرێم و ئەم حزبانە تەوجی هەکەن نەخێر با ئەم کیانە بمێنێ کیانێک کە خەڵکی سەر خیابان و سەر ساژ عەلی بۆ چییە بمێنێ خەڵکێکە نازانم نان و ئاو بەرقی هێشتا نییە دوای 32 ساڵ بۆچی ئەو حکوومەتەشێ بمێنێ ئەو کیانە بە دەرچی ئەو کرێکار و مامۆسا و ژن و فەقیر و هەژارەی کوردستان عێراقەخوا کە ئەمە بەسەریا داسەپانوە خەڵک ئاسایش و ڕەفاه و ئەمنیەتیان گەرەک و ئەمانە نەیانتوانێت ئینیکەن تاوێ ئێرانیێنن بۆ سەر تاوێت تورکیێنن تا نیوەی خەڵک کوردستان عێراقی داگیر کردووە تاوێ کەونە بەرسپای بەحس و هەولێر داگیرەکەن لە ڕقابەت ناوخۆیانە من مەرزوم وەسە یا ئەو حیزبانە مەسەڵەن ئەوانەی ئەقمار پێکاکە بەنظر منە بێ خەڵکی کوردستان زۆر بەڕوونی و بە ئاشکرا تون و تیژ بەرامبەر ئەم مناسباتەی پێکاکە لەگەڵ دەوڵەت جمهوری ئیسلامی بێسن نابێ ئیجازەیان پێ بدەن ئاوا هەرزان فرۆشیکە و لە مەقابڵ خەڵکا بێسێ لە تروریستا لە مەسهەب دفاعکەن و ئەو هەموو جنایەتەی کردووە لە ئێران و لە منتەقە و لە خاوەرمیانە هەر ئیسێش دەستبەردار نییە مەسەب کۆنە پەرستی بۆیە من وازانم بەرەی ئینقلاب کرێکار و زەحمەت کێش جوانی ئیمڕۆیی ژنان معلم هەرچێک ئەقشار مختلف بەنظر من دەبێ ئەم وەزعە بەوریایی تاقیب بکەن و فشار بێن ئەو حیزبانە و ئەچنە پاڵ ئەم دەوڵەتە مرتجعانەکە و جمهوری ئیسلامی و منفعەتی خەڵک ئەخەنە ژێرپای خۆیان زۆر سپاس هاوڕێ ساڵا هیچ وەختمان نەماوە تۆ سپاس بۆ تەوزیعەکان و بۆ بەشداری لەم بەشە لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆدا منیش سپاسدانەکەم هاوڕێ زۆر سپاس بۆ تۆش بینەرانی عەزیز و خۆشەویست بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی و حوتەی تەلەڤیزیۆنی پەرتۆ
شادی و سڵامەتیتان ئارەزومانە. شاد و سەرکەوتوو بن.